بەردەوامە بین و باز لە بابەتێکەکەین کە ئێمە لە ڕۆژی 24 کە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی بوو هەکەم یادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردی بوو کۆمەڵک میوانمان هەبوو لە ستۆدیو کە یەکێک لەوانە سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بوو. لە گفتوگۆکانی ئەو ڕۆژەمانە باسمان لەوە کرد کە لایەنی دەرونی و میدیا چۆن کاریگەری هەیە لەسەر یەکتر بەنمونە میدیا لە ئەو بابەتانی کە لە میدیاوە بڵاو بێتەوە جایتر لە میدیا چۆنەڵی ئەو دەستگایانە بێت کە دەستگای ئەعلامی یاخود بەڵێ یاخود ئەو پیج و ئەکاونتانی کە لە سوۆشیال میدیا هەیە ئەمە چ کاریگەریەک لەسەر لایەنی دەرونی دروستەکە. سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان زۆر بە گرنگی و باسی ئەمەی کرد و وتی ئێمە ڕۆژی پێنجشەممە سیمپۆزمێکمان ئەبێت لەسەر لایەنی دەرونی و میدیا لە شاری سلێمانی بە هاوکاری زانکۆی سلێمانی و کۆلێژی پزیشکی دەرونی و هەروەها سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. جا بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئێمە باز لەم بابەتاکەین بە میواندارێتی پرۆفیسۆری یاریدەدەر سامان ئەنوەر بەڕێوەبەری نەخۆشخانەی دەرونی شەهید دکتۆر هێمن کە ڕاستەوخۆ لە سلێمانیوە لەگەڵمانەیە باز لە کاریگەری میدیاکەین لەسەر لایەنی دەرونی بەڵێ ببوورە ئەم جۆرە سیمپۆزیۆمە هاوبەشانش کاریگەری خۆی هەیە ڕاستە تۆ لەگەڵ زانکۆی سلێمانی و سندیکای ڕۆژنامەنووسانە خۆدا ئاماژەت هەیە ئەم جۆرە سیمپۆزیۆمانە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە ڕۆڵی میدیا لەسەر ئاستی دەرونی تاک لە ناو کۆمەڵگایە چۆنە بێت. زۆر ڕاستە. جا چینە لای میوانەکەمان دکتۆر سامان بانیت باش و سڵاوت لێ بێ هیوادارم زۆر باش بیت خۆشحاڵین کە ئەم بانێ لەگەڵمانای دکتۆر بانیت باش. پێشەکیەکەم باس کرد کە باسی ئەم سیمپۆزمەی جەنابتانمان کرد لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان لقی سلێمانی. جا پێم خۆشە بزانم ئەوەی کە ئەمڕۆ لە ناو سیمپۆزمەکە پێشکەشەکرێ ئەگەر بە کورتی بۆمان باسکەی دوایی لەسەر ناوەڕۆکی هەم سیمپۆزمەکەەوە هەم کاریگەری ڕۆڵی میدیا لە لایەنە دەرونیەکەوەی. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بەیانی هەموو بینەرانیش باش. بەڕاستی ئەم چالاکیێکی هاوبەشە لە نێوان کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان و هەروەها کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان لقی سلێمانی. دیارە بابەتی میدیا بابەتێکی زۆر هەستیار و گرنگە و نەمانێت ڕۆژگارەیە خۆی ئەکا بە هەموو ماڵێکە و هەموو تاکێک کاریگەریەکی ڕاستە خۆی میدیایی لەسرە. بۆیە یعنی ئێمە بە پێویستمانزانی کە چەند ڕێنماییەک و چڕوونکردنەوەیەک لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی سلێمانیا بخینە ڕوو سەبارەت بەو کاریگەری نێگەتیڤانی کە ئەگەری هەیە میدیا لەم ڕۆژگارەیە لەسەر دەرونی تاک دروستیکە وەکو خۆمانە بینین ینی هەر لە ڕووماڵی هەواڵەکانەوە هەتاوەکو بابەتی ڕێکلامەکان و هەتاوەکو مەسەڵەن کۆمەڵێک زانیاری نادروستە کە لەسەر هەموو بابەتەکان بڵاوە بێتەوە. بۆیە ئەم چالاکیەمان زۆر بە پێویستزانی و ئینشەڵا لە داهاتوو چەند چالاکێکی لە هەمان شێوە ئەنجامەدرێتەوە لە شاری سلێمانی. بەڵێ دکتۆر تا چەند گرنگام جۆرە سیمپۆزیۆمانە لە نێوان بۆ نمونە سەندیکای ڕۆژنامەنووسان و زانکۆی سلێمانی یاخود لە نێوان دوو لایەنی تایبەت بە بوارێک بەڕێوە بچێت ئەمە تا چەند کاریگەری بێت لەسەر میدیا لەسەر دەرونی تاک لە ناو کۆمەڵگایە؟ بڵێ ینی ئێمە هیوادارین لە پاش ئەم سیمپۆزیۆمە کۆمەڵێک ڕێنمایی دەربچێت هە بە هاوبەشی لە نێوان ئێمە و لە نێوان سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. دیارە ئەو ڕێنمایانی کە ئێمە بەلامانەوە گرنگە دەرچێت ئەوەیە تا چ بابەتێک یاخۆ تا چ ئاستێک ئێمە بتوانین ڕێگری بکەین لە کاریگەری نێگەتیڤی میدیا لەسەر دەرونی تاکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کە ئێمە کاتێک ئەڵین میدیا دیارەمە بەسمان لە هەموو جۆرەکانی میدیای بینراوە بیسترا و هەروەها سۆشیال میدیا کە ئێستا لەم ڕۆژگارەیە ئەتوانم بڵێم هەموو تاکێک لە جیهانە لە یەکێک لە سایتەکانی سۆشیال میدیا بەشداری هەیە. بۆیە ینی زۆر گرنگە ئێمە ئەگەر چەند جارێکی تریش ئەم دانیشتانە بکەین ناخود ئەم سیمپۆزیۆمانە ڕێک بخەین ئێمە وەکو کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان هەروەها وەکو زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکی کە خەڵکانێکی معنین بە بابەتی دەرونی ئەبێت یعنی ئەو ڕوونکردنەوەیە بین بە بەڕێزان لە ڕۆژنامەنووسەکان لە هەموو کەناڵەکان و دیارە ئەوە خۆتان ئەیبینن ئێستا هەروەها لە ڕووماڵی هەواڵەکەشا دیارەکە هەموو کەناڵەکان بانکراون بەبێ جیاوازی چ کەناڵە گەورەکان و چ پەیجەکانی سۆشیال میدیا و هەروەها کەناڵە هەواڵیەکان با بڵێن ئەمە هەڵەسین بە لێکدانەوەی ئەو هەواڵانی کە لە ماوەی پێشووە بەداخەوە کە ئەتوانم بڵێم کاریگەریەکی زۆر نێگەتیڤی دروست کرده بوو لە ناو هەموو تاکێکی کووردا بە تایبەتی ڕووماڵکردنی هەواڵەکانی کوشتن و بڕین و هەروەها چەند هەواڵێکی تر کە زەق ئەکرێتەوە لە ناو کۆمەڵگایە ئەمە لەوانەیە بەنسبەت ئەو کەناڵەوە کە هەواڵەکە بڵاوە کاتەوە
پاش هاتەکەی نەزانێت کە چی ڕوئەیە دوای ئەو ئایا کاریگەریەکەی چەند نێگەتیڤە بێت لەسەر دەرونی تاک بۆیە زۆر بە پێویستمان زانی ئەم سیمپۆزیەمە ئەنجام بدەین و بە هاوبەشی لە نێوان هەردووکمانە چەند پانێڵێک ڕێک بخەین پانێڵەکان جاکراوەتەوە لە ڕووی هۆشیاری دەرونیەوە لە ڕووی بابەتی ڕیکلام و هەروەها لە ڕووی ڕووماڵی هەواڵەوە سێ پانێڵی سەرەکیە بێت سیمپۆزیۆمەکە. بەڵێ دکتۆر سیمپۆزیۆمەکە چەند ڕۆژەخایانەیە چێن ئەوانەی بەشداری لەم پانێڵانەیەکەن کە خۆت ئاماژت پێە؟ سیمپۆزیۆمەکە تەنها ئەمڕۆیە لە سەعاتنەوە دەست پێ ئەکات هەتاوەکو سەعاتێکی پاژنیوە ڕۆ و هەموو کەناڵەکان بانکێش کراون بە پێی توانایانی چکە ئێمە ناتوانین بەڕاستی هەندێک کەناڵ هەیە کە ئەتوانم بڵێم لە شاری سلێمانیان دەبن لە دووهۆکو لە هەولێر و لە شارەکانی تری عراقەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو کەناڵەکان بانکراون و هەموو کەناڵەکان ئەتوانن بەشدار بن و ڕای خۆیان دەرببڕن. سێ پانێڵی سەرەکیە. پانێڵی یەکەمیان سەبارەت بە هۆشیاری دەرونی تاکە لە میدیایە. ئایا ئەم کەناڵانی کە لە کوردستان ناهەن بە هەموویەوە بە کەناڵەکان و بە پەیجەکانی سۆشیال میدیاوە هەتا چەندێک گرنگیان بەوەداوە کە هۆشیاری دەرونی بڵاو بکەنەوە لە ناو خەڵکا کە ئەمە پانێڵی یەکەم و بە بەشداری پرۆفیسۆر دکتۆر نزار و هەروەها کاک دکتۆر سەروەت سالار و هەروەها کاک دکتۆر دەلیلە دێت یعنی دیارەکە کاتێک مەڵین هۆشیاری دەرونی ئەوەیە کە تۆ تا چ ئاستێکی زانستی بتوانیت زانیاریەکی دروست لە ناو خەڵکا بڵاو بکەیتەوە بۆی ئەوانی کە گوێگری ئەو کەناڵن یاخود گوێگری ئەو پەیجە بینەری ئەو پەیجانن بتوانن زانیاریەکی زانستی وەربگرن و بە هەڵەشەیان نەبرێن. سیمپۆزیۆمەکە بەڕاستی ینی ئێمە نەمان ئەتوانی بە شێوەیەکی لەمە فراوانتر بیکەین لەبەرەوەی کەناڵەکان زۆرن ینی وابزانم لە چەند سەد کەناڵێک تێ ئەپەڕێ بە پەیجەکانەوە ئەوانی کە مۆڵەتی یاساییان هەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئەو کەناڵانی کە بینەریان زۆرتر و کە مۆڵەتی فەرمیان هەیە ئەو کەناڵانە بانکێشکراون کە مۆڵەتیان هەیە ینی ئێمە ئەگەر سیرکەین هەندێک پەیج هەیە لەوانەیە لە ناو خەڵکا بڵاو بێ بەڵام سێرەکی ئەم پەیجە پەیجێکی فەرمینیە و مۆڵەتی نییە بۆیە بەڕاستی ئەو پەیجانە بانگ نەکراون تەنها ئەوانەی کە بانگێش کراون هەموو کەناڵە فەرمیەکانن لەگەڵ کێ لەگەڵ ئەندامانی کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان کە دکتۆرە دەرونیەکان دەگرێتەوە هەروەها لەگەڵ مامۆستایانی زانکۆی سلێمانی کە لە بواری دەرونیە کار دەکەن. زۆر باشە دکتۆر ئاماژەت بە بابەتەکانی ناو سیمپۆزمەکەیە و کاریگەری و گرنگیەکەشی بەڵام منەمێ پرسیاری ئەوە بکەم کە ینی میدیا بەم شێوەیە کە ئێستا هەیە وای کردووە کە ئەم کاریگەریە لەسەر لایەنی دەرونی دروست بکات. ئێوە تەنها سیمپۆزمێکە بەم شێوەیە ئەتوانن ئەم کاریگەریانە بخەنە ڕوو یاخود پێویستەکە کە لە دەستگا میدیایەکانەوە یاخود لەو کەناڵە ڕاگەیانانە فەرمیانەی کە جەنابە باسیەکەی کە ئاڵێ ئەوانەی کە فەرمین بانگەشتمان کردوون لەو کەناڵانەوە بتوانن ئەم بابەتە زیاتر بوروژێنن زیاتر بە خەڵکی ئاشنا بکەن ڕەنگە هەنێک کەس زانیاری ئەوەی نەبێت کە سێری ڤیددیوەیەکەکە ئەمە تا چەند کاریگەری لەسەر لایەنی دەرونی ئەو کەسە خۆی ئەبێت کە سێری ڤیددیۆکەکە یاخود بابەتەکە خوێنێتەوە. بێگومان ئێمە لە یەک سیمپۆزیەمی ئەویان ناتوانین هەموو بابەتەکان یعنی باز بکرێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کۆمەڵێک ڕێنمایی گشتیە بۆ کەناڵە گەورەکان بەتایبەتی ئەو کەناڵانی کە بینەرێکی دیاریکراوی خۆیان هەیە هەر لە ڕووماڵکردنی هەواڵەکانەوە هەتاوەکو شێوازی ڕکلامەکان و هەتاوەکو ئەو بەرنامە تایبەتانی کە بە تەندروستی بە شێوەیەکی گشتی و هەروەها بە شێوەیەکی تایبەت ئێمە بەرنامەکەمان ئەمڕۆ کە سیمپۆزیەمەکەمان لەسەر تەندروستی دەرونیە بە شێوەیەکی تایبەتی بەڵام بڵێ بێگومان یعنی ئەمە زۆر پێویستە کە لە داهاتووە چەند سیمپۆزیەمێکی لە هەمان شێوەڕێک بخرێت و ئەوانەی کە دەم سیمپۆزیەمە باسەکرێت ئەو خاڵانەی کە ئەخرێتە ڕوو بە هیوادارین لە داهاتووە وەکو ڕێنماییەک بڵاو بکرێتەوە بۆ هەموو کەناڵەکان و بە چاودێری سندیکای ڕۆژنامەنووسان بتوانێت کە هیچ نەبێت یعنی چوارچێوەیەک دابنێ بۆ ئەو کەناڵانە کە لە بوارێکی زانستیا هەندێک جار هەواڵ بڵاوەکەنەوە یاخود کە ڕووماڵی هەواڵێکەکەن لەو چوارچێوەیە دەرنەچێت کە کاریگەریەکی نەگەتیڤی هەبێ بۆ سەر دکتۆر باسی ئەو کاریگەریە بکرد ڕەنگە ئەم بابەتیان ئاسانتر بێت بۆ هەم کۆلێژ بڵین پزیشکی دەرونی هەم سندیکای ڕۆژنامەنووسانیشکە ئێوە خول بکەنەوە بۆ ڕۆژنامەنووسان ینی ئەو ڕۆژنامەنووسانەی کە هەڵگری چۆنەڵێ هەویە یاخود پێناسی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەگشتی تر یاخود سلێمانی بە تایبەتر ینی هەوڵتان نیاوە لە دوای ئەم سیمپۆزمە کە لەگەڵ هەم سندیکای ڕۆژنامەنووسانەوە ئەم زانکۆی سلێمانیە کە بە هاوبەشیکەن بتوانن لەمە دووە خولی دەرونی بۆ ڕۆژنامەنووسان بکەنەوە کە ئەوان ئەم بابەتانە بڵاو نەکەنەوە. بەڕاستی
بەڕاستی زۆر گرنگە یعنی هەموو ڕۆژنامەنووسێک شارەزاییەکی تەواوی هەبێت لە بواری دەرونیە یعنی بەداخەوە ئێمە ئەبینین لە ڕۆژگاری ئەمڕۆیە هەندێک لەوانەیە لە ڕۆژنامەنووسەکان کە دەرچووی کۆلیج و پەیمانگا ڕۆژنامەوانیەکان نەبێ بۆیە ئەمانە ئەتوانم بڵێم کە هیچ شارەزاییەکیان نییە لە بواری دەرونی تاکاو بۆیە تەنها ئامانجیان هی بە تایبەتی هەندێک لە پەیجەکان ئەوەیە کە ژمارەی لایک و ژمارەیەک بینەرەکانیان زۆر بێت و گوێ نایەتە ئەو کاریگەری کە لە پاش خۆی بەجێ ئێهێڵێ لەسەر دەرونی تاک بۆیە بڵێ زۆر بە گرنگی ئەزانین ئێمە ئەگەر سندیکای ڕۆژنامەنووسان مەسەن داواکاریی ئاوایان هەبێ بەو شێوەیە کە ئێمە بتوانین هاوکاریان بین لە پێدانی زانیاری دەرونی و هەروەها لە دیاریکردنی چوارچێوەی دەرونیەکان ناو کە کاتێکە ڕووماڵی هەواڵێکەکرێ یاخود کە بابەتێکی زانستی یاخود بەرنمەیەکی زانستی دەرونی بڵاوەکرێتەوە ئێمە ئەتوانین کە هاوکاریان بین و نەک بە شێوی خول با بڵین بەڵام ئەتوانین بە شێوی ڕاوێژکاری خیانی زۆر بە ئاسایی ئێمە ئامادەی ئەوەمان تایە کە ئەگەر هەر کەناڵێک پرسوڕایەکی بە ئێمە هەبێ وەکو کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان هەروەها وەکو بەشی دەرونی هەم لە کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی و هەم لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە ئامادە باشی ئەوەمان تایە کە هاوکارێکی تەواویان بین و لەبەرەوەی تۆ لە دەرئەنجامی کۆتاییە ئەم هەواڵە یاخود با بڵین ئەم کەناڵە ئەڕاتە هەموو ماڵێکەوە و هەموو تەمەنێک بەرکەوتێ ئەبێت لەگەڵی چ لە مناڵەوە هەتاوەکو ئەو پەڕی تەمەن لە ڕەگەزەکان لەنێر لەمێ بۆیە زۆر گرنگە تۆ ڕەچاوی ئەم خاڵانە بکەی ڕەچاوی ئەو کاریگەری دەرونیە بکەی کە تۆ پاش ئەو هەواڵە جێ ئەهێڵی لەسەر دەرونی هەر تاکێک و بەداخەوە یعنی وەکوتم ئێمە بۆیە ماوەیە بە پێویستمان زانی ئەم سیمپۆزیەمە ئەنجام بدەین لەبەری دەبینین ینی ڕووماڵکردنی هەندێک لە هەواڵەکان بە شێوازێکی زۆر نازانستیانە بەڕێوە ئەچێت و بەبێ گوێدانە هیچ پرینسیپ و هیچ دیسپلینێکی کۆمەڵایەتی هەندێک هەواڵ بڵاوەکرێتەوە هەندێک بڵین وشە بەکارێ لە کاتی ڕووماڵکردنی هەواڵەکان ناکە هیچ پێویست ناکاو ئەمە بە تەکیدی کە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێت لە داهاتووە بۆ سەر دەرونی هەموو تاکێک کە بینەری ئەو هەواڵانە بێت. بەڵێ کەواتە دکتۆر ئەکرێ بڵین بەڕێوەچوونی ئەم سیمپۆزیۆمە سەرەتایەک بێ بۆ ئەوەی کە لە ڕێی میدیاوە گەشە بە چەمکی کۆمەڵایەتی و زانستی بدرێت بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەڵگایە؟ بڵێ ینی بەڕاستی ئێمە پێویست ناکات لێرەیە باز لە گرنگی میدیا بکەین کە چەند گرنگە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ینی هەر تاکێک لە ئێمە بەیانی کە لە خەو هەڵەسێت یەکەم شرکەسێتی ئەکا مۆبایلەکەیەتی و بەرکەوتێ ئەبێت لەگەڵ میدیا هەتا ئەو کاتی کە ئەخەوێتەوە ئێتر ئەمە واز لەوە بینین کە کەناڵەکانی تەلەڤیزیۆن و سەتەلایت لەم ڕۆژگارەیە چەند زۆرە و کە پەیجەکانی سۆشیال میدیا و ئەمانە چەند زۆرە بۆیە گرنگی میدیا یعنی ئەتوانم بڵێم لە ڕۆژگاری ئەمڕۆیە کۆمەڵگە بڕێوە ئەبات بەداخەوە ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی هەتا ئێستا پرینسیپێکی وامان نییە کە ڕەچاوی هەندێک لەو بابەتانە بکەین و هەندێک جار یعنی بتوانین سنوورێک دابرین بۆ ئەو هەواڵانە یاخود سنوورێک دابرین بۆ شێوازی ڕووماڵکردنی ئەو هەواڵانە بۆیە بەڕاستی یعنی زۆر گرنگە کە سیمپۆزیەمی لەم جۆرە وەرکشۆپ و تەنانەت بە هاوبەشیەکی بە تەواوەتی یعنی هەبێت لە نێوان بەشە دەرونیەکانە یعنی مەژنێت تەنها کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان بێت یعنی ئێمە سندیکاکانمان هەیە سندیکای توێژەرانی دەرونیمان هەیە سندیکای توێژەرانی کۆمەڵایەتیمان هەیە هەروەها بەشە دەرونیەکانمان هەیە کۆلێجی پەروەردەی دەرونی ئەوانەمان هەیە سندیکای ڕۆژنامەنووسان و کەناڵەکان ئەتوانن سوود لە ئەزمموی ئەمان و لە ئەو زانیاریانە وەربگرن کە ئەم لایەنانە ئەتوانن پێیان ببەخشن تەنانەت لە ڕووماڵکردنی هەواڵەکان و هەندێک جار ئەتوانن بڵێم لە ڕیکلامەکانی شایانی ئێمە گەر دقت بن هەندێک جار ڕیکلامەکانە بینین کە شێوازێکی زۆر نازانستی تیا بەکار هاتووە و تەنانەت دەتوانم بڵێم بینەری ئەم ڕۆمان لە کوردستانە هیچ متمانەیەکی بە ڕیکلامی کەناڵەکان نەماوە لەبەرەوەی بەداخەوە کە بە شێوازێکە کە تەنها بۆ ڕاکێشانی مشتریە با بڵێ نەک بۆ ئەوەی کە زانیاریی دروست لە بەسەر ئەو بابەتە بخاتە ڕوو. بەڵێ کەواتە دکتۆر من ئەتوانم بڵم لە کۆی قسەکانت دەرەنجامێکی سەرەتاییم لە گەڵاڵە بووە کە میدیا تەنها ئەرچی ئەوە نییە زانیاری بڵاو بکاتەوە بۆ چوونن لەو بارەوە. بەڵێ بێگومان چەندین ڕۆڵی بەشێک لە ئەرکەکانی میدیا بەڵێ بێگومان بەشێک لە ئەرکەکەی بڵاوکردنەوەی زانیاریە ینا میدیا لە هەموو چەمکەکانی ژیانی تۆیا بەشدارە بێت هەر لە شێوازی خۆگۆڕینتەوە هەر لە شێوازی خواردنتەوە شێوازی هەڵسوکەوتت لە ناو خەڵکە ئەمانە هەمووی کاریگەری میدیای لەسەر بێت یعنی ئەوەی کە ئێمە ئیبینین ئەمڕۆکە لە بە جیهانگیری کە لە عولەمەیە ئەکرێت یعنی ئێمە کاریگەری میدیای ئەمریکامان لەسەر لە کاتێک ئێمە بە خۆمان نەزانیوە یعنی هەندێک لە مناڵەکانمان ئێستا لەوانەیە ئەوەنی شارەزای کەلتوری وڵاتێکی وەکو ئەمریکا بێ ئەوەنە شارەزای کەلتوری وڵاتەکەی خۆمان نەبێت ئەوەنە بە زمانی ئەوان قسە ئەکا و بە زمانی ئەوان وشەکان بەکارهێنێ ئەوەنە بە زمانی خۆمان نەبێ بۆیە میدیا ئەرکی زۆرە و ئەرکەکانیشی زۆر گرنگە ئەرکەکانی زۆر هەستیارە بۆیە ئەبێ زۆر بە وردی مامەڵە لەگەڵ میدیایە بکرێت
و بە هیوادارین یعنی ئێمە بە ئەنجامدانی ئەم سیمپۆزیەمە و لە داهاتووشە ئەگەر سیمپۆزیەمەکانی تر ئەنجام بدرێت بتوانین یعنی کلێنێک هیچ نەبێ پڕ بکەینەوە لە ئەو بێسەروبەرەیەی کە بەداخەوە ئێستا هەندێک لە کەناڵەکان هەیە لە کوردستان. باشە دکتۆر باز لەوە بکەین کە ئاماژەت بەو بێسەروبەرەیە کە جەنابەت دواڵیت باشە بۆ تا ئێستا هەوڵتان نەیاوە نامیلکەیەک کتێبێک لە بواری میدیا و دەرونیە بڵاو بکەنەوە هیچ نەبێ بیان بە دەستگای ئەعلامیەکان بیان بە سندیکای ڕۆژنامەنووسان بیان بە ڕۆژنامەنووسان کە ئەمە ڕەنگە ئەوەی کە ئیشی جەنابتان بێ لایەنە دەرونیەکەونە ئیشی ڕۆژنامەنووسێک نەبێ بەڕاستی ڕۆژنامەنووس مەبەسێتی کە هەواڵ بگوازێتەوە مەبەسێتی کە زانیاری بگوازێتەوە ڕەنگە وەکو جەنابیش داماژۆ پێکرد زانیارێکی وای لەسەر لایەنە دەرونیەکە نەبێ ینی تا ئێستا بۆ ئەم هەنگاوەتان نەکردووە یاخود ئەگەر کرابێ ڕەنگە کەم بوو بێ یا لە پلانتانە هەیە لە داهاتووە لە دوای ئەم سیمپۆزمە شتێک لەم بابەتانە بکەن؟ بەڵێ خۆی خاڵێک زۆر گرنگە ئێمە بیرمان نەچێت یعنی کە ئێستا لە هەموو جیهانە ئەتوانم بڵێم بۆ بە کێشەیەگەی ئەوەیە کە میدیا کۆنتترۆل ناکرێت یعنی لە ساڵانی زووە لە وڵاتێکی وەکو خۆمانە چەند کەناڵێکی دیاریکرا و چەند ڕۆژنامەیەک هەبوو و چەند کەناڵێکی ڕادیۆیی هەبوو. مەبەستەکەی منیش ئەمێ ینی تۆ ڕەنگە نتوانی ئێستا دنیای سوۆشال میدیا کۆنتترۆل بکەی کە هەیە کەسیش پێی کۆنتترۆل ناکران ئێمە نە لایەنی حکومی ئێمە بەرنامەمان لەگەڵا کردوون کەسانی بەرپرس کەس ناتوانێت کۆنتترۆلی بکە بەڵام خۆ ئەتوانرێ مەسەلەن ئەم بابەتە دەرونیانە چاپ کرێ لە شێوە نامیلکەیەکە بدرێ بە سندیکای ڕۆژنامەنووسان هەر کەسێکە پێناسی پێ نامیلکەیەکی لەمە باتێکە لایەنە دەرونیەکەی زانیاری هەبێن بەبەسی من ئەلەمەیانە. بەڵێ زۆر گرنگە یعنی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ جەختی ئەەکەینەوە سەر بە تایبەتی کەناڵەکانن کە بینەرێکی دیاریکراوی خۆیانێ بە کەناڵە گەورەکان لە کوردستان نەکەژمارەیان یعنی زۆر نییە ئەتوانین بە ڕێگەی ئەو کەناڵانەوە ئێمە ڕێنماییەکان بڵاو بکەینەوە بەڵام بەداخەوە یعنی ئێمە هەرچەند سیمپۆزیەم وەرکشۆپی لەم جۆرە ئەنجام بدەین ئێمە ناتوانین پیجە تاکە کەسیەکان کۆنتترۆل بکەین یعنی پیجێکە خۆی بۆ خۆی دایناوە و خۆی ئەی با بەڕێوە بە ئارەزی خۆیەتی چ جۆرە هەواڵێک و چ جۆرە زانیاریەک بڵاوەکاتەوە ئەمە هەر کێشەی ئێمە نیە لە کوردستانە ئەم کێشەیەتوانم بڵێم هەموو جیهانی گرتوێتەوە یعنی هەموو کەسێک ئەتوانێت ڕای خۆی دەرببڕێت لە سوۆشیال میدیای و لەوانەیە هەندێک جار ئەم ڕادەربڕینە ینی هەڵە بێ لەوانەیە هەندێک زانیاری نادروست بڵاو بکاتەوە بەڵانی بەداخەوە ئەوە بە ئەمانە کۆنتترۆل ناکرێت و ینی لە هەموو جیهانی شاتا ئێستا نتوانراوە کۆنتترۆل بکرێت بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بەلانی کەم بتوانین ئەو پەیجانەی کە فەرمین ئەو کەناڵانەی کە فەرمینەوە کەناڵانی کە بینەری خۆیان هەیە لەو چوارچێوەیە دەرنەچن کە زیانێکی دەرونی هەبێ بۆ ئەو تاکانی کە بینەریانن یعنی ئەوە زۆر گرنگە ئێمە وەکو هەنگاوی یەکەم بتوانین ئەوە بکەین لەگەڵ بە ڕێزان سندیکای ڕۆژنامەنووسان لە سلێمانیە. بەڵێ دکتۆر کاریگەری هۆشیاری تاک چۆنە بێ لە بەرامبەر وەک دەوترێ ئەو بێسەروبەرەیە کە لە ناو سوۆشیال میدیا هەیە؟ بەڵێ هۆشیاری تاک زۆر گرنگە یعنی هەموو کەناڵێک پێویست دەکات کە لەلایەن خۆ ئەو بەرپرسیارەتیە ببینێ کە پێویستەکە هۆشیاری بڵاو بکاتەوە لە ناو خەڵکە ئایا هۆشیاریەکە سەبارەت بە بابەتی دەرونیەکان بە یاخود بە هەر بابەتێکی پزیشکی تر بێت بەداخەوە یعنی ئێمە ئەبینین هەندێک جار بڵاوکردنەوەی هۆشیاریەکە وەکو ئەرکێک نیێت وەکو ڕێکلامێک بکارێت یعنی زۆر جارە بینین هەندێک لە کەناڵەکان یەکێکی تایبەت ئەگرێت کە لە بوارەکەی خۆیانە بەڵامیە دووکو بە شێوازێکی ڕێکلام چەند زانیاریەک بڵاوکاتەوە بەداخەوە یعنی ئەرکێکی زۆر گرنگە یعنی ئێمە گەر بە نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا بێنینەوە ئەگەر ئێمە باز لە حاڵەتی دەرونی بکەین ئەوان مانگێکیان هەیە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری دەرونی کە مانگی پێنجە لە ساڵی 1940ەوە ئەم شێوازە پەیڕەو ئەکرێت لە ئەمریکایە وەکو ئەتوانم بڵێم وەکو نەریتێک یاخود نەبووە بە یاسایەک بەڵام وەکو نەریتێک هەموو کەناڵەکان لە مانگی پێنجە چەند بابەتێکی دەرونی بڵاوەکەنەوە لەسەر هۆکاری نەخۆشیە دەرونیەکان لەسەر نیشانەکانی لەسەر چارەسەرەکانی بە شێوەیەکی زانستی طبعاً بۆی ئێمەش هیوادارم یعنی بتوانین ئەگەر هەڵمەتێکی لەو جۆرە بە هەموو کەناڵەکانەوە ئەو کەناڵانی کە بۆ ئەمڕۆ بانکێشکراون یاخود ئەوانی کە ئەمڕۆ ئامادەبوونیان نییە بتوانین هەڵمەتێکی ئاوا بکەین کە هۆشیاری دەرونی تاکی کوردی بەرز بکەینەوە بەداخەوە کە لە ئاستی پێویستانە یعنی ئێمە بێ لەم مەسەلەیە ڕاشکاوانە باسی بکەین کە کۆمەڵگەی کوردی هەتا ئەمڕۆژ بە شێواز بە چاوێکی زۆر جیاوازتر تەماشای حاڵەتە دەرونی و نەخۆشیە دەرونیەکانەکە وەک لە کۆمەڵگە پێشکەوتەکانی تری جیهان بۆ هیواین کە بتوانین ئەو هۆشیاریە بڵاو بکەینەوە لە ناو کۆمەڵگەی خۆمان. دکتۆر بە کورتی پێم بڵیت ئێمەش بە هیوابین لە دوای ئەم سیمپۆزمە هەنگاوێک لەو جۆرە هەڵەنرێت لەلایەن هەم پزیشکانی دەرونی و هەمیش میدیاوە؟
ببورە دەنگەکەت عفو وتم بە هیوابین لە دوای ئەم سیمپۆزمەی کە ئەنجام ئەدرێت بە هەنگاوێک لەو هەنگاوانەی کە باست کرد کە بە نمونە وڵاتی ئەمریکا تێنایەوە لەم شێوە زانیاری بڵاوکردنەوەمان هەبێت یاخود ئەم ڕۆڵی میدیا و کاریگەری دەرونیەکەی بێگومان یعنی ئەم سیمپۆزیەمە ئەتوانە بڵێم وەکو دەستپێکێکە و لە کۆتایی ئەم سیمپۆزیەمای ئێمە دەرهاویشتەکانی سیمپۆزیەمەکە ئەکەین بە چەند خاڵێک و ئەم خاڵانە ئەین بە ڕێزان سندیکای ڕۆژنامە نووسان و ئەوان لەلایەن خۆیانەوە کاری لەسەر دەکەن هەروهای ئێمەش لەلایەن خۆمانەوە کە کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان و کۆلیجی پزیشکی زانکۆی سلێمانین خاڵەکان لای خۆمان گەڵاڵە ئەەکەین و ئەتوانین لە داهاتووە بەم شێوازە نەبێت ئەتوانین هەر کەناڵێک ئەگەر پێویستی پێی بوو پێویستی بەوە بە خولێکیان بۆ بکەینەوە یاخۆت ئەگەر بۆ چەند کاژمێرێکی دیاریکراویش بێت ئەوان یەکێک لە پەیامنێرەکانیان یاخۆ لەو کەسانی کە معنین بە مەسەلەکە بینێرن بۆ لای ئێمە و ئەتوانن خولی تایبەتیان بۆ بکەینەوە و لە داهاتووە یعنی هیوادارین کە وەرکشۆپێکی لەمە گەورەتر ئەنجام بدەین و ئینشەڵا لە کۆتایی ئەم سیمپۆزیەمەی ئەمڕۆیە گەڵاڵێ ئەو خاڵانە بۆ هیواین سپاس بۆ دکتۆر سامان ئەنوەر بەڕێوەبەری نەخۆشخانەی دەرونی شەهید دکتۆر هێمن کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لە گەڵمانە بوو سپاس.